بینەرانی عزیز سڵاوتان لێبێت. حازرینەوە بینەرانی عزیز سڵاوتان لێبێت. من یادگار فایەخم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ. وەکو هەمیشە باسی ڕۆژ لە دوو تەوەر پێکاتوە. تەوەری یەکەم تایبەتە بە قسەکردن لەسەر زانکۆ و خوێندنی باڵا کە دواتر دێنە سەر وردەکاریەکانی. تەوەری دووەمیش تایبەتە بە گوتاری ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان، ڕۆڵی کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕۆڵی مێدیا لە تۆخکردنەوەی جیاوازیەکان نەک کاڵکردنەوەی جیاوازیەکان. بۆ تەوەری یەکەمم بە میوانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەلاح ڕەزا سەرۆکی زانکۆی چەرمۆ و لە تەوەری دووەمیش لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی و هەروەها پرۆفیسۆر یاریدەدەر نەزاکەت حسێن بەردەوامە بێت. لە تەوەری یەکەمە قسە لەسەر شکاندنی بایکۆتەکەن لە زانکۆکانی سنووری سلێمانی، وەکو باسەکرێت لە سنووری سلێمانی لە چەمچەما الله هەڵەبجە لە ڕاپەڕین لە کۆیە لە گرمیان بایکۆت بە شێوەیەک لە شێوەکان بە تەواوەتی شکێنراوە و قسە لەسەر مافی مامۆستا ئەەکەین لە شکاندنی یاخود نەشکاندنی بایکۆت، قسە لەسەر مافی خوێندکارەکەین، قسە لەسەر بەشە ناوخۆیەکان ئەەکەین، قسە لەسەر ژینگەی زانکۆ ئەەکەین، قسە لەسەر فەوتانی ئەو سێمانگە ئەەکەین. ینی باس لە واکرێت لە ڕۆژێکە لە یەک ڕۆژی فەوتانی دەوامە نزیکەی 34 کاتژمێر وانە فەوتاوە. ئەمە لە یەک بەشە من نمونە وەرگرتووە. ڕەنگە لە بەشەکانی ترەوانی عملیانێ بە ئیشی پراکتیکی وشتانێ زیاتر بێت. من زیاتر ناڵم لە پێشەکێکە لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر سەلاح بەردەوامی. دکتۆر زۆر بەخێر بیت، ماندوونەبی. فترەیەکی زۆرە باس لە واکرێت کە بایکۆت لە زانکۆکان بشکێنرێت، هەوڵە درێت و شکستێنێ، هەوڵە درێت و شکستێنێ. بەڵام ئەبینین لە ئێستادا وردە وردە بایکۆت شکاندنە بێ بە ئەمری واقع. ئەمەوێ ڕێک بۆ پرسیارە دەست پێ بکەم. بەرنامەتان چییە بۆ قەرەبووکردنەوەی ئەو نزیکی ئەو سێمانگە فەوتاوە و بایکۆت شکاندن پێتان وایە کە چارەسەری خەم و کێشەکانی مامۆستاش بکات؟ زۆر سپاس. پێشەکی سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی کوردستان دانەوێنم لە هەموو جێگایەکی کوردستان و لە هەمان کاتە ڕێز و ستایشم بۆ پێشمەگە نەبەردانی کە ئێستا ئێمە ئەتوانین لەگەڵ بەڕێستا لەم بەرنامە گفتوگۆ بکەین. لە هەمان کاتە ڕێز و سوپاسی زۆرم بۆ مامۆستایان، بۆ فەرمانبەران، بۆ خوێندکارانی ئازیزم بە بۆنەی هاتنی سەری ساڵەوە و هەروەها زۆر زۆر ڕێز و سوپاسم بۆ کەسانەی کە هەوڵ دەدەن لە پێشکەشتنی زانست و تەکنۆلۆژیا لە هەرێمی کوردستاندا. من بەڕاستی کە باسی بایکۆت ئەکرێ زانکۆی چەرموو ڕاستە هەندێک یەک کۆلیژمان بایکۆتی کردبوو، بەڵام بە شێوەیەکی گشتی لە زانکۆی چەرموو ئەتوانم بڵێم بایکۆت نەکرابوو بۆ مانایە، چونکو وەکو ئیدارەی زانکۆ بە شێوەیەکی گشتی دەوامی کردبوو. بەڵام لە هەمان کاتە من پشگیری تەواوی مافی مامۆستایانەکەم کە ژیانیان چاکرێ، گوزارانیان باش کرێ، ئەو شایستەدارانیان هەیە بدرێتێ. لە هەمان کاتە وەکو کاڵێن بایکۆت شکاوە، من وەکو شخصی خۆمەگە حسابی کەم یا وەکو سەرۆکی زانکۆ حسابی کەم، من لە پێش هەموو شتێکە مامۆستام ئەوەی کە وەکو سەرۆکی زانکۆ پلەیەکی ئیداریە هەمان. من وەکو شخصی خۆم لەگەڵ بایکۆت عالیم، چونکو بایکۆت بە حەل نازانم و ئێستاکەش بە خۆشبەختیەوە ئەو کۆلیژەشمان کە بایکۆتیان کردبوو لەبەر ئەوەی کە من ئەوە ئەڵێم هیچ کەسێ لە مامۆستا دڵسۆزتر نییە بۆ نەوەکانی ئەم میلەتە. ئەوەشی کە ئێستاکە لە هەموو پلێوپایەکی ئەم وڵاتان بێگومان مامۆستا پێگەیانەوە، لەبەر کە قوتی مامۆستا ببڕێ ئەمە کاریسەیە. بەڵام لەگەڵەوەشە مامۆستایان بە گەورەی خۆیان توانیوانە دەستکەنەوە بەدەوام و ئێمە پشگیریانەکەن بە تەواوەتی و زۆر زۆر ڕێز و سپاسمان هەیە بۆیان. دەستپێکردنەوەی دەوامە چۆن بوو دکتۆر؟ ینی ڕێیەکەیە من ئەمەوێت لە دەمی خۆتەوە وەڵامەکە بزانم ئەوترێت بە زۆر مامۆستایان و بە هەڕەشە براونەتەوە بۆ دەستپێکردنەوەی دەوام، ینی چ لە زانکۆی چەرمۆ چ لە زانکۆکانی تر بەگشتی هێندەی تو ئاگادار بێ. بەڕاستی ئەمە یەک شتێک میدیاکانی کوردستان باشترین شاهیدن بۆ ئەوەی لە کوردستانە هیچ کەسی زۆر و زوڵمە قوڵ ناکات. ئەم بەواقعی هەر کەسێ بە کەیفی خۆی ئازادە قساکە. هەر من بەنسبەت زانکۆکەی خۆمەوە بەرپرسم لەو شتێکە ئێڵێم بە هیچ شێوە تونند و تیژی نییە، بە هیچ شێوە تەدەخولی هیچ کەسێک نییە. ئەمەی کە کراوە بە عەکسەوە مامۆستاکان خۆیان هەستاوان بە ئەو شتە کردویانە و لە هەمان کاتیشا ئێمە ئەتوانین هەوڵیان بۆ بین، چونکو بە دانیشتن و دوورە پەرێزی لە ماڵەوە داواکان ناگات.
هەمویان تاقی کردەوە زانیان چوونە سەرجادە بەڵام ئەبێ ئەمە ئۆشمان لەبیر نەچێت من بێگومان حکوومەت هەرێمی کوردستان حکوومەتی گەلی کوردستان حکوومەتی لایەن خەڵکی کوردستان هەڵبژێراوە کاتێک کە ئێمە بایکۆت ئەکەین قسە ئەکەین دژی حکوومەتێکە خۆما هەڵما بژاردەوە بەعکسەوە من لەگەڵ ئەوە کە ئێمە پشتگیری ئەم حکوومەتە بکەین بۆ ئەوەی ئەو کەم و کوڕانە هێر چاک بکرێت لە ماڵەوەدا بنیشیت و بایکۆتی هەموو شتەکان هیچ بۆ ناکرێت نازانی کێشەکانی چییە لە کاتێککە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی هەموو کوردستان لە لێواری مان و نەمانا بوو بەهۆی شەڕی سەپێنراوی نەگریسی داعش و تیۆرستانی ڕادیکاڵی ئیسلامی لەلایەکەوە دابەزی نرخینەوت و قەیرانی ئابووری و ئەو هەڵسوکەوتێکە حکوومەتی مرکزی عێراقیکە لەگەڵمانە جگە لە کێشە ناوخۆیەکان من لەگەڵ ئەوە مامۆستا هەستیان بەوە کردو بۆ ئەوەی بتوان ئەو خەم و پەژارە و ئەو بارە سایکۆلۆژی خەڵک و لایەنەکان بڕەوێنەوە پەنایان بدۆتە بەردەوام دەوام بکرێت و ڕۆژێکی هەفتایان بە شێوەیەک لە شێوەکان بایکۆت بەردەوام بێت من هەرگیز لەگەڵ بایکۆتانی وەکو بایکۆت بەڵام لەگەڵ ئەوان مامۆستا بابێت هەفتەی ڕۆژێک بنشە لە منبەرەکانی زانکۆ داواکەی خۆی بگەێنێ لە هەمان بە تەئکید لە 100% پاڵپشتیان پێگەن من مامۆستا وەکو ئەوان من مامۆستا وەکوان بەڵام ئێستا بەرپرسیارەکەی من زیاتر لەبەرەوە لەوانەیە من ئەو کاری ئەوان پێ هەڵەستن من نەتوانم ئەو کارە بکەم و ناشیکەم چون ئەگەر منیش وا بکەم یعنی ئەوە کاتە مؤسسەکە ماوێرانکە کامە کارێک ینی وەکو بڵێ مخەلەفاتەکانی زۆرترە کاتێک ئێمە ئەم ساڵ دەوام ئەوەستێنین بێگومان تەلەبەکانی پۆلی 6 ساڵی تر ناتوان بێنە زانکۆ تەربیە وەستانەتی 4 و 5 جیل 2 جیل دو ئەکەوێت کەمە کارسەیەکی زۆر گەورەیە لە هەمان کاتە کە باسی ئەوە بکەن مامۆستایان ئێستا خۆیان دەوامیان دەست پێ کردوێتەوە بە حسن و ڕزای خۆیان بووە کە زۆری لێ نەکردوون ئەوەشی ئێمە بتوانین دەنگەکانیان بە تەواوەتی ئەگەین بە جێگەین بەس لەم کاتەشە حکوومەتی هەرێمی کوردستان من تەسەور ئەکەم لە معاناتی خەڵکە تێبگات چونکو ئەبێ بەبێ حکوومەت بەبێ خەڵک ناژی و خەڵکیش بەبێ حکوومەت باوەڕ ناکەم دکتۆر باس لەوە کەم زوو من گوێم لێ بێت لە سەرۆکێکی زانکۆی دیکەش گوێم لێ بۆڵێت لە پرۆسەیەکی تەواو دیموکراسی ئێمە ینی مامۆستاکانمان دەستیان بە دەوام کردوێتەوە کە زەختی لێ نەکردن باش ئەو مامۆستایانی کە بەردەوامن لە بایکۆت ڕایان وایە کە ئەبێ بایکۆت بەردەوام بێت هیچ هەڵوێستێکیان بەرامبەرە گیرێتە بە هیچ ئازادن و هیچ ئیجراتێکیان لەگەڵ ئەو مامۆستاش کە بایکۆت ئەو مامۆستا بەڕێزەی بایکۆت کە بێگومان حەقێکی شەرعی خۆیەتی بایکۆتکردن بەڵام ئایا بایکۆت نەتیجە هەیە من بێگومانم لەوەی کە پاش فترێکی تر ئەو مامۆستا بەڕێزانشی کە بایکۆتەکان ژمارەکانیان کەم بۆتەوە ئەمە مانای ئەوە نیە کە پشتگوێ ئەخرێن بەعکسەوە من تاکید ئەو مامۆستا ئەگەر ئیمکاناتی هەبێ بایکۆت ناکە هەندێک لەو مامۆستانەش لەوانەیە بە شێوەیە لە شێوەکان ئیشی و کارێکی تری هەبێت زۆر گوێ بەوە نەدا مەزەیەکی ڕسقی تری هەبێت هەندێکیان ناڵێم هەر هەمویان بەڵام لە هەموو کاتێکە ئەڵێم داواکەیان داوایەکی شەرعیە و کەس ناتوانێت کۆڵی لێکرا داوا ئەکەین کە دەوام بکەنەوە چونکو دەنگەکانی خۆیان لە مینبەری زانکۆ باشەکە خەڵک باشی گوێ بستێت یەکێک لەو ڕخنانەی کە ڕخنەی خوێندکارێک بوو من لە فەیسبوک خوێندمەوە بۆ من نەهات بوو پۆستی کردبوو خۆی باسیەوە کە دەڵێت من ئاگادارم مامۆستاکان هەندێکیان سەرقاڵی خوێندنی ماستەرن هەندێکیان سەرقاڵی خوێندنی دکتۆران هەندێکیان بە بەردەوامی بە دوای بەسکردنەوەی پلەکانیان لە مامۆستا یاری دەدەرەوە بۆ مامۆستا لە مامۆستاوە بۆ پرۆفیسۆری یاری دەدەر لە پرۆفیسۆری یاری دەدەرەوە بۆ ینی پرۆفیسۆری بەڵێ بەڵێ ببورن بینەرانی ئەزیز پسوانی کارەبایە بۆ شتێکی یاسایی ڕخنەی ئەوە ئەگری ئەڵێت ئەمان کە بە دوای بەرژەوەندی خۆیانەوەن بەرژەوەندی ئەمەیان لەبیر چۆتەوە ینی تۆ داوای مافی خۆتەکەی لە بەرامبەرە ینی لەسەر حسابی زەرەری کەسێکی تر ئێوە ڕەئیتان چییە؟ من هیوادارم ئەو خوێندکارە بۆ شێوە بیر نەکاتەوە کە مامۆستا تەرقەیە ئەلمیەکە بەس بۆ بەرژەوەندی خۆی نیە مامۆستا مڵکی میلەتێکە مامۆستا کە ماستەرە خوێنێ بۆ ڕاستە وەکو شخصی خۆی لەوانەیە ئیسفادەیە بکات بەڵام لە هەمان کاتە بۆ میلەتەکەیەتی ڕونا هیوادارم بەو ڕەشبینیانە و بۆ شێوە بینانە بیر نەکەنە بۆ تەسی بینیانە مامۆستا بەعکسەوە ئێمە تەرژیعەکەین ماستەر بخوێنێت دکتۆرا بخوێت چون نەوەی ئەم میلەتێ ئەو پێ ئەگەیەنێت ئەگەر ئێمە لە ساڵانی 91 کاتێک کە ئێمە تازە جامیعەمان تەواو کردبوو لەبەر ئەوەی کادرمان نەبوو هەر یەکە لەوانەیە 20 ساعتمان نەوتەوە لەو کاتا چون وڵات پێویستی پێ بوو ئێستاش وڵاتی پێویستی بە پرۆفیسۆرە بە پرۆفیسۆریە دەر بە ماستەرە بە دکتۆرایە زۆر ئەتیادیە من ئەوە ناڵم لەوانەیە هەندێک وای بێڵە بانێکە و دوو هەوایە مامۆساکە ئێ بخوێنێ وڵان دەست بە تەلەبە نەڵێتەوە نا بەو شێوە بیر ناکەنەوە من تەسەوڕ ناکەم هیچ مامۆستایەکی ئێمە بەو شێوە بیرکاتەوە من هەمیشە ئەوە وتم مامۆستاکان لە هەموو کەس دۆستۆستکردی گەر و نیشتیمانن
بەڵام پێویستە مافەکانیان جێبەجێ بکرێت ئەو سەرمادیشیان کە ئەوە تا دەوامەکردنیان هێڵەوە دەوام باشێت. دەست بە دەوام کراوەتەوە لە زانکۆی چەرم و هێندەی من ئاگادارم لە کۆلێژی پەروەردە و لە کۆلێژەکانی تریش کە ئاماژت پێدا پێشتریش دەوام هەبووە لە دووشەمەوە دەست بە دەوام کراوەتەوە. یەکێ لە خەمە گەورەکانی خوێندکاران کە من بەنامە بۆم هاتووە ئەڵێ چۆن قەرەبووی ئەو چەند مانگەمانەکەنەوە، ینی باسی ئێواکەن ساڵانی ترم کاتە خەریکی سەرقاڵی ئیمتیحانی نیوەی ساڵ و تاقیکردنەوەکان بوون. ئێستا تازە بە تازە دەستەکەن بە خوێندنی یەکەم محاضرە یاخود یەکەموانە. ئێوە بە چ میکانیزمێک قەرەبوویانەکەنەوە؟ بۆ نمونە لە زۆربەی شوێنەکانە ئێستا لەوان لە 25 مانگەوە کرابێ بە ئۆتڵە بۆ 3 مانگ. ئەگەر ببینن لە کۆلیژەکەی بەڕێزیشتەوە ئەمڕۆ محاضرەتان ئەوتوێتەوە. ئێمە هەر ئێستا ئەمڕۆ مەسەن 5 ڕۆژ کە بە حساب ئۆتڵە و هی نەبێت ئێمە بەردەوامین هەوڵیش ئەدەین لەگەڵ مامۆستا بەڕێزەکان و ئەمیدەکان و سەرۆکبەش و برادەکانش قسەمان کردووە. ئێمە ئەتوانین لە دوای یەکەوە محاضرات لە زیاتیەوە بێ ئەتوانین کەمێ محاضراتەکان زیادکەین. قەیچێکە مەسەن ساعاتەکان داوا بکەن لە زیاتی دەوامیان بۆ من تا ساعات 2 تەواو بێ لە مادەیەک 3 ساعت خوێند هەفتەی ئەگەر 3 ساعت بێ داوا بکەن لە مامۆستایەکی بەڕێز بیکە بە 4 ساعت یان لە فەتەی هینیش کەم بەرنامەتانەیە بۆ پشوەکانی بەهارە و بەتاکید لەگەڵ بەڕێز وەزیر خوێندنی باڵا شەقسەمان کردووە و ڕێی بەڕێزیشیان وایە کە ئێمە هەوڵدێن لە پشووی بەهارە ئەوانە کەم بکەینەوە چونکو پشۆکە فەتەیەکە و وەکو وەختێکی بەفیرۆدراوی لێ ئەو کاتە داواکەن لە خوێندکارە بەڕێزەکان لە مامۆستایان ئەو فەتەیان بۆ تاویزکەنەوە و فەتەی تریشەیە بەسەن ئێمە دوو کولێمانەیە بە تایبەتی ئەو کولانی کە مەشقی هاوینیان هەیە زۆر ئاساییە ئێمە مەشقی هاوینەکان ئێمە لە جیاتیە بچێت لە مەکتەبێکا دەست بڵێتەوە زۆر ئەتیادی ئێمە گروپ دروستکە لە ناو زانکۆ دەستەکانە پێ بڵێن ینی تۆ ئەمە ینی جناب ئەمە بە میکانیزمی چارەسەرزانن چکە یەکێکی تر لە پرسیارەکان کە لەلایەن قۆناغی چوارەکان و قۆناغی کۆتاییەکان بۆ مناتوو ئەڵێ ئێمە ساڵان لە 1-2 ڕۆژتین تا 1-4 لە یەکێک لە قوتابخانەکانی سنووری خۆمان و نزیکترین قوتابخانەی ینی کە لێمانەوە نزیکە مەشقی هاوینە ئەوەی پێوترێ فتری تەطبیقات بەناوە گشتێکی کە باوە ئەمە چۆن حلیەکەن ینی بەرنامەتانەوەیە کە هەر لە ناو زانکۆ بکرێ بەداخۆ من یەکێ لەوانەی کە بێگومان یەکێ لە سیفەتەکانی زانکۆی چەرموو ئەوەیە زۆر پرس و ڕاوێژەکەن لەگەڵ یەکە حەز ناکەم من وەکو سەرۆکی زانکۆ ڕاکانی خۆم فەرز کەم ئێمە ئەنجومەنی زانکۆمانە یەکێ لەوانەیە کە بەتەمان باسی کەم پشووی مەشقی هاوینە لە 1-2ەوە ئێمە فەتەکەی کەم بکەینەوە لەوانەیە بۆ ماوەی مانگێک بێ لە جیاتی 2 مانگ ئەو مانگە بە چڕوپڕی بخوێنین هەتاوەکو تاویزی دەستە نەزەرەکان کردن دەستە ئەمەلەکەژە هەمان کاتە لە هەفتەی ڕۆژێکدا بنین بۆ مشاهدە و بینین هەندێک مامۆستای پسپۆرت دێنین خوێندکاردا ئەنێن مامۆستادا ئەنێن بتوانێت دەستەکان پێ دوو ڕێگەتانێ ڕێگەیە کە لە ناو زانکۆکان بکرێت ڕێگەیەک کە لە دەرەوەی زانکۆ بێت یەکمان بێماوەکەی کە زانیمان پەروەردە دەوامی خۆیان بە مەزبوطی ئەکەن ئەتوانی مانگێکیان بخەینە دەرەوە ئەگەر نەبێت لە ناو زانکۆ ئەکەین و وابزان هیچ ئشکالێکمان دروست ئشکالێک لە ڕووی کێشە دروستکردن بۆ بڕوانامەکەیان و بەعکسەوە هیچ تەسیرێک ناکات لەبەر حتا من پلانم وا بوو ئەم ساڵ لە زانکۆی چەرموە هەر مەشقی هاوینە بەو شێوەیە نێڵم پلانەکەم وا بوو ڕۆژی پێنجشەمان تەسبیت کەم بۆ هەموو خوێندکارە بچێتە مەکتەبەکان بەداخۆ لەبەرەوەی کە وەزای اقتصادەکە وای لێ هات بەجددی ماوەی 2 مانگ من بە فەتەیەکی زۆری ئەزانم لەبەرەوە ئەتوانی میکانیزمی زۆر هەیە ئێمە بیری لێ بکەینەوە دوای وڵات بە ئەزماڕۆ ئەبێ ئێمە بیر لە چارەسەرکەینەوە ئەگە ئێمە هەردا بنیشتن و چارەسەر وەحیمان بۆ نایە ئێمە دائنیشین بیر لە چارەسەرەکەینە خوێندکار بە هیچ شێوەیە خەمی ئەوەی نەبێ نەکرێتی کەمە بێتەوە نە هیچ مشکلێکی بۆ دروستە بێ ئێمە ئەو فترە زەمانی ئەو منهەجەی کە بۆ مادانا بتاکید بن کە خەواوی ئەکەین بە هیچ شێوەیە خەمیان نەبێت و کێشەیەکی دیکەی قۆناغە کۆتاییەکان توێژینەوەیە یاخودەوەی پێوترێ بەحەس ینی لە ئێستاە زۆر دواکەوتون تا ئێستا ناونیشانی بەحسەکانیان دیاری نەکردووە ینی زۆری نەی خوێندکارانی ئەم سنوورە ئەمە چۆن چارەسەر کە مامۆستاگیان بەڕاستی ئەوە هەستەکەم کەمێک مبالغەی تایە هیچ بەحسێک هیچ توێژینەوەیەک نییە ئەم توێژینانەوە دانادێت دێ بۆ مجلەیەکی عالمی لە تۆمسن ڕۆیترا بڵاوکرێتەوە تۆ دەستێک ئەخوێنێن تڕقی تەدریسە هەیەە دەستیان هەیە تڕقی بەحسە هەیەە ئەمانە فێر ئەکرێن چۆن بەحسکەن ئەم ناچێ بەحسێک بکات لە مجلەیەکی وەکوم عالمیە بڵاوکە ئەم فێری ئەکەیت چۆن بەحسکات توێژینەوەیەکە کات دوای ئەوانەی ئێمە زۆربەی ئەو مەجاالەی کەمان مەجال ئینسانەکانە وابزانم خۆ
خۆ بەڕێزە لەوێ بەیشێ پێویستی بە 6 مانگ و 5 مانگ نییە بۆی بەحسێکی بکە من تا حەداکەم هیچ مامۆستایە ئەگەر بە تەرکیزەوە لەگەڵ خوێندکارەکە ئیشکە بە مەرجێ پلانەکەی بە ڕێکوپێکی دانێ بە 2 مانگ بەحسەکانی تەواوەکە بەڵام ساڵان ینی فشار لەسەر خوێندکار دروستەکرا ئەوترا نابێت لە سەرچاوەکەم تر بێ ئەبێ ناو نیشانێک بێت دووبارە نەبێت دەبێت ئەی بەنیاز نین ینی چەند خوێندکارێک و یەک توێژینەوە بکەن زۆر نەکەوە هەر خۆی سرۆستێکی ئاساییە بەعکسەوە ئێمە ئیمانە ساڵانە سەپێنرا کە یەک خوێندکار یەک بەحث من ئەساسن لەگەڵ ئەوانیم لە هەموو دنیاشە بەحسی یەک کەسی مانای نییە ئەبێ ئێمە بیر لە تیم کەینەوە حتا لە هەموو دنیا ئیسە کە باسی بەحسە محکەمەکانش ئەبێ بە تیم ئیشکەن لەبەرەوە من لەگەڵ ئەوانیم بەعکسەوە 3 لە بەلەوانێت 4 لە بەشێک بەحسێ بکات بەڵام مامۆستاکە ئەتوانێت بەحسێکی تێر و تەسەلی بۆ بکە هەر یەکە چاپتەرێکی پێ بنووسێ پێ بڵێ دوای بەنسەم مەسادرەوە ئەمڕۆ ئێمە لە عالەمێکی لە عالەمی ئینتەرنێت و ئەلکترۆنیایتان لەبەر هیچ پێویست بەوە ناکا بڵێ وڵات مەزدەرم دەست ناکەوێت هەر چۆنێک بێ مەزدەر هەیە مەکتەبەیەکی باشمەڵێکی گەورە ئەساسن هەر مشکلە نییە یعنی ئەوانەی کە ئەوانە ئەڵێن ئێوێ ئیشەکە نەکات ئەگەر ئەوەی کەلمە بەستی ئیشکردن بێت بەعکسەوە هەموو شتەکانی بۆ دابینەکەین هەموو کولیەکان ئینتەرنێتم بۆ دابین کردو مشکلەمان نییە پارە و کێشەیەتانە هەیە بەمە ئینتەرنێتمان هەیە هەتا ئێمە بەوا لێسی شەمانە یعنی ئێستا بڕۆ هەر کولیەک بڕۆ و ئینتەرنێتی هەیە خوێندکاران ئاکسسیان ئەتوانێت ئەکسسی هەیە بتوانێت بیکات هیچ مشکلێک دوایەوە ئەگەر ئەوەش نەبێت ئێستاکە من هەر ئەمڕۆ بڕیاری دانانی مختبەرێکی کاملم داوە هی کۆمپیوتەر لە 2 کۆلیژمانەیەکی لەوانە بەڕێوەبەری کارگەری گشتی و بەڕێوەبەری سامانی سروشتی کە بەکاردێ بۆ هەردوو کۆلیژەکە مختبەری ئینتەرنێتشمانێ ئەگە هەتا ئیسە کەم و کوڕێکی هەبوو بێ ئێمە ئەم ساڵ چارەسەری باشە من بەڵام ئەوە نییە کە من بیکەم بە شامی شەریف بڵێم هیچ نکتەنگ و چاڵمەیەک نییە هەیە بەڵام بەو شێوەیە نییە کە خوێندکار بڵێ من ناتوانم بخوێنم ژینگەی زانکۆ ژینگەیەکە لە ڕووی گەرمی و لە ڕووی گەرمکەرەوە و لە ڕوویەوەی ژینگەیەکی ڕێکوپێک بێ لەناو هۆڵی خوێندن کە بتوانن بخوێنن خوێنێکی تر لە گلەیەکانەوەیە بەڵێ بەسەر ئێمە لێکێ لە بیناکامە کە کۆلیژی پەروەردەیە لەگەڵ کۆلیژی وەکوتم کارگەری گشتی و بەڕێوەبەری سامانی سروشتی لەبەرەوەی بینایەکی تازەی بینایەکی زۆر گەورەیە سیستەمی تەدفیعی هەیە ڕاستەکو پێویست نییە کارەباوەکو پێویست نییە من ناتوانم بڵێم لە 100% باشە بەڵام ئەو ژوورەی ئەو قاعەیە کە تەدفیعەکە ئیش ناکاتیا یا مەسەن پێی ناگا ئێمە ئامادەکاری کاملم کردووە بۆ ئەوەی نەوت و چی سەبارەت بە بەشە ناوخۆیەکان دکتۆر کاتەکە وردە بەرەو کۆتایی من ئەتوانم بە تەنیەکەەوە بڵێیانەی کە لە خوێندکاران هیوادارم هیچ وەرگرتنی ئەو پارەیە ئەلیان وەرە بەڕاستی من لەگەڵ ئەو ینی بەتایبەت من باسی سلێمانی ناکەم ڕەنگە ئاستی گوزەران و معیشەتەکە جیاواز بێ بەڵام لە چەند شەماڵ لە هەڵەبجە لە گەرمیان لە ڕانیە ڕەنگە ئەمانە ئەوانەی لەوێ بن ینی خاوەنی درامەتێکی سنووردار بن ئایا وەرگرتنی 100,000 و 150,000 بە حەق ئەزانن بەنیاز نین قسە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵایە بکەن ئەم پارەیە لا من بەڕاستی یەک شتەڵێم ئەمە شتێک نییە وەزارەتی خوێندنی باڵا سەپاند بێتی من خۆم بێبەری ناکەم لەو شتە منیش یەکێکم لەوانەی کە ڕەئەم داوە بۆ ئەو شتە وە لەگەڵیشە باش و هەرگیز لەگەڵ ئەوە شانیم لا بچێت ئەگە هەر چەنە خوێندکاریش لێم عاجز بن ڕاستە وەزی ئیقتصادەکە خراپە وڵات بە قەیرانە ئەڕوات ڕۆژی 300 فلس ئەکەوێت لەسەر خوێندکارێک کارەبا ئاو گەرمکردن بەڕاستی ئێمە ئەبێ بیر لەوە واز لەوە بێنێ کەیتە هەموو شتێ هەر بە خۆڕایی بێت ئەو پارەیە کە وەرەگرن ئیتر خوێندکار مافی ئەوەی هەیە بڵێت بۆ کارەبام نییە بۆ ئاوم نییە من نەوتم نییە مەقابلی ئەو پارەی ئێمە یەک فلسێکی ناگەڕێتەوە بۆ زانکۆ ئەو پارەی ئەدرێ بە نەوت ئەدرێ بە غاز ئەدرێ بە پێداویستەکانی زانکۆ ئەبێ بە کارەبا ئەدرێ بەوانە بەعکسەوە زۆربەی تەلەبەکان تعمیری بیناکی بەوە کراوە من ئەم سا بە خۆشحاڵی وەڵێم بەشی کوڕان بەشی کچان بە کاملی بیناکان تعمیر کراوە بەڵام لەبەر ئەوەی لە پلانی ئەم ساڵە ئێمە پلانی زانکۆمان کە دامان نابوو 250 خوێندکار زیاترمان بۆ هاتووە مشکلەمانە لە بەشی داخلی کچانە دوایەوە ڕاوێژ لەگەڵ وەزیری خوێندنی باڵا توانیمانە ئەو کێشەی 50 خوێندکارە چارەسەرکەین بە لەگەڵ پۆلیتەکنیکی سلێمانیا مەحەدێکیان لەوێ بەشی ناوخۆیان هەیە 50 جێگانداوە پێمان باوەڕ ناکەم ئیشکالمان هەبێ بەڵام وەکو وتم لە هەمان کاتە من ناتوانم مقارنەی ئێرە بکەم وەکو جامعی ئۆکسفۆرد یا وەکو بەشە ناوخۆیەکانی جامعی وڵاتە پێشکەوتۆکان کە مەشاکلی کارەبای نییە مەشاکلی غازی نییە مەشاکلی تەرفیعی مەرکەزی نییە ئێمە ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی لە ساڵانی کە پێداویستیەکانی بەشی ناوخۆیمان زیاتر ئامادەکردوە بینە سەر باسی زانکۆی چەرمۆ زانکۆی چەرمۆ باس لەوا کرێ لە خلالی 2 ساڵە لە ئاستێکی مامناوەند و تا ڕادەیەک خراپیش کە خۆتان لێ ڕازی نەبوون ئێستا هاتۆتە سەرەوە ئەمە چۆن کراوە غەدرێکە لێ کردین 2 ساڵ 2 ساڵ 4 مانکەم
بەڵێ 2 ساڵ کەم ینی بایکۆتیشەوە بەڵێ ئەمە چۆن کراوە و ئێوە بەرنامەتان چییە بۆی زیاتر زانکۆکە پێش بخەنەوە چیتان کرد کە واتان کرد زانکۆکە زیاتر بچێتە پێشەوە لە چاو ئەو زانکۆیانی کە لە هەمان لێڤڵی ئێوە یابوون ئێوەیە ساهاتونەتە سەرەوە بەنسبەت بەسکردنەوەی ئاستی زانکۆ بێگومان بە یەک کەس ناکرێت ئەو کوتم یەکێ لە خەسڵەتەکانی زانکۆی شەرم ئەوەیە زانکۆی کە بە تیم ئیشەکات زانکۆی کە گوێ ئەگرێ لە فەرمانبەر مامۆستا شتەکانمان بەڕاوێژەکەین پێداویستەکان و لەگەڵ بەڕاستی لەگەڵ بازاڕی کاریشا ئێمە هەماهنگیمان کردووە بە وجهە نەزەری ئێمە زانکۆ تەنها جێگەی پێگانی مامۆستا و کادر نییە زانکۆ پێویستە جێگایەک بێ جێگای توێژینەوەی استراتیژی بێ جێگایەک بێت کە بتوان لەگەڵ کێشەکانی کۆمەڵە تێکەڵ بێت وەزانکۆی چەمێکە لەوانەیە کە دایمە ویستۆری خۆی دوور بگرێت لەو کۆلیژانەی کە دووبارە ئەبنەوە ئەو کۆلیژانی کە کردومانێتەوە کە ئەتوانی بڵێن ئاسی زانکۆی پێبەست بووەتەوە یەکێ لەوانە ئەو کوتم کارگێری لە پرسیارەکانی من ئەوە بوو ینی ئەو کۆلێژ و بە شەنوێیانەی کە ئێوە ئەمساڵ کردوتانەتەوە خوێندکاری بۆ وەرەگرن گەر ئاماژەیەکی پێ بەڵێ من یەکێ لەوانە پەروەردەی تایبەتە لەبەر ئەوەی کە زانکۆی شەرم و لە پایتەختی شەیدان و ئەنفالایە بێگومە پەروەردەی تایبەت خەڵکێکە کە تووشی زۆر مەشاکلی سایکۆلۆژی بۆ خەڵکێکی زۆر نەهامەتی بینیوە لە شەڕی دژ بە داعش و شەڕەکانی پێشووت کە بە دژ بە میلەتی کوردمان کراوە دایمە ئەو ناوچەیە قەڵغان بۆ بەپاراستنی ناوچەکانی تری کوردستان پێویستی بەوە بوو کە بەشێک بکرێتەوە کە بەشی پەروەردەی تایبەت بێ ئەم ساڵ کردومانێتەوە کە خوێندکارێکی باشی بۆ هاتووە بەشی کارگەڕی نەوت و غاز و زەمان کردوێتەوە لەبەرەوە ناوچەیەکە کە ئەمە بیرتان لە بازارکردن و پێداویستی ناوچەکە کردوتەوە بێگومان پێداویستی ناو یەک بەشێک ناکەینەوە ئەگەر بێت و بە تەنسیق لەگەڵ تربیە لەگەڵ موسساتی معنیە بۆ نمونە ئێمە هاتوین پار بەشی کۆمپیوتەرمان کردوتە لەبەرەوە لە ناوچەی چەمچەماڵە 120 مامۆسای کۆمپیوتەر نەقص بووە نەهاتوین بەش بکەینەوە لەبەر ئەوەی کە چەند کەسێک بێوێت و لەبەر ئەشخاص بێ نەخێر لەوانەیە ئێستا لە چەمچەماڵە هەندێک بەش لەوانەیە دەیان مامۆستا هەبێت لە بەجای مێژوو جوغرافیا بەڵام لەبەرەی پێویستمان پێ نایکەینەوە بەڵام کارگەڕینەوە و غازمان کردوێتەوە لەوەی کە بەڕێز و ئاستی زانکۆ چۆن بەرزبێتەوە زانکۆی شەرم ئیحتیمامێکی زۆری داوە بە توێژینەوە هەوڵماداوە سنتەی توێژنەوەکان بەهێزکەین هەر لە ساڵی پارە کێمە پێی بەرزن دوو توێژنە دوو کۆنفرانسی نێودەوڵەتیمان کردووە کە بە خۆشبەختی 11 وڵات بە ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و وڵات کۆماری ئیسلامی ئێران و چەند وڵاتی تر بەشداریان تیا کردووە یەکیان لە دەوڵەتی فەڵەستین بەشداری تیا کردووە دەوڵەتی ئیمارات بەشداری تیا کرد دەوڵەتی مسر بەشداری تیا کرد کە ئەمانە ئاستی زانکۆیان پێبەرز بووەتەوە لە هەمان کە دیدار و چاوپێککەوتن و وەرکشۆپەکانمان لە مستەوایەکی باشە هەر بۆ ئەم ساڵیشە کەوتم ئێمە ئەمانەوێت زانکۆ تێکەڵ بە کێشەکانی کۆمەلگا بێ هەر لە هەفتەی پێشوە ئێمە دیدارێکمانە بوو چەند پسپۆرێکی ئەکادیما هێنا دەربارەی ئاسوی هەرێمی کوردستان و عێراق لە دوای داعش هەر لەم هەفتەی لە چوار یەکە دیدارێکی ترەکەن لەبەر ئەوەی کە خەڵک بزانێ ئایا توندوتیژی ئاینی و مەشاکلی ئاینی چکارێک دەکاتە سەر کۆمەلگا و ژیانی خەڵک لەوا کە ئێستاکە بە چەند لەگەڵ یەکێتی زانی ئیسلامی ئاین و پێکەوە ژیان مەبەستمانە وە سەرچاوی سروشتی و ئەمنی قەومی ئاسایشی نەتەوەی کە دیداری دووەممانە ئەوەی کە ئێمە ئەمانەیە بیکەن لەگەڵ کۆمەلگا دوایین پرسیارم کاتم کۆتایی هات قسەیەک لەسەرەوە هەیە کە مامۆستایانی پەروەردە بەڵێنی 150,000 پێدراوە بەڵام ئەو مامۆستایانی کە لە سنووری چەمچەماڵ نسلێمانیەوە هاتوچووەکەن سنووری هەڵەبجە ڕانیە یاخود گەرمیان شارەکانی دیکە بە تەمان هیچ شتێکیان بۆ بکەن ینی ڕاستە پارەکە هیچ نییە بەرامبەر بەو مافانی کە لیان سەوت کراوە ئێوە بەنیازی شتێکی لەو جۆرن یاخود چۆن ناوکاریان بەڕاستی ئێمە یەک شتێک یەکەم شت ئەبێ بزان ئەو مامۆستانێک کە لە سنووری چەمچەماڵ دەرەوە ئەخوێنن مکافەیەک تەرجیعیانە کە 300,000 پاشەکەوتی لێ نەکرابوو ئێستاش ئێمە لەگەڵ بەڕێز خوێنی وەزیر خوێنی باڵا کە لە هەوڵی بەردەوامایە لەگەڵ ئەنجومەنی وەزارەتی خوێنی باڵا هەوڵی ئەوایە کە ئەو پارەی کە لە بەغاوە کەوترا ئەدرێ بە هەرێمی کوردستان بۆ مامۆستا ئەوانە حسەیەکی بۆ مامۆسایانی زانکۆ هەوڵی ئەوایە لە هەمان کاتە ئێمە وەکوتمان زانکۆ بۆی پێشکەوێ پێویستە سەر بەخۆی ئەکادیمی سەر بەخۆی ئیداری و سەبەخۆی ئابووریشی هەبێت ئێستا بە خۆشبەختیەوە وەزارەتی خوێنی باڵا لەگەڵ وەزارەتی داراییە تا ڕادێ سەبەخۆی داراییمان هەیە ئێمە ئەتوانین لەو بودجەی هەمانە کە هەچەنە بودجەیەکی زۆر کەمن یارمەتیەکی ئەو مامۆستایانە بین کە لە دەروێی شادێن ئێمە ئەوەی کە کردومانە ئێستا سیارەمان بۆ هەموو مامۆستاکان دابین کردووە کە بێن بۆ ئەوەی تووشی ئەو خەیرانە زۆرە نەبن لە هەمان کاتە ئێمە وەکوتم ڕاست ئەمە تەسێگە سەبواری ئەکادمی ئێمە ئەتوانین ئەگەر مامۆستا جانە 5 ڕۆژ دەوامی کردو تەرکیزی دەرسەکانی مامۆستا بکەین لە 3 ڕۆژە بۆی کەمترین
شتی بکەوێتە سەر بەڵام ئەوەیشی من بتوانم و سەیری بودجەی زانکۆ کەمەکەم هەر چەندێک بێت بێگومان ئەوەی لە تواناما بێت و توانێت وەزارەتی فەرمی باڵا بێت کە وعدی ئەویان داوە پێن بە حکومەوەی زانکۆیەکی تازەی ئێمە یارمەتیان بێت. پرۆفیسۆر دکتۆر سەلاح ڕەزا سەعید سەرۆکی زانکۆی چەرمۆ سپاس بۆ ئامادەبوون تەوەری دیکە زۆر ما بۆ قسەی لەسەرکەین بەڵام کاتەکاریاندا کار بوو. سپاس بۆ کەناڵەکەتان زۆر سپاسیشانەکەم ماندوونەبی دکتۆر بینەرانی عەزیز ناوبڕێکی زۆر کورت و لە تەوەری دووەم بەردەوامە بین لەگەڵتان. بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت لە تەوەری دووهەمی باسی ڕۆژ لە ڕێستۆرانت و هۆتێل حەلواتچیەوە بەردەوامین لەگەڵتان. ئەم تەوەرەمان تایبەت کردو بە قسەکردن لەسەر زمانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان و کاریگەریەکانی. ڕایەکەیە پێی وایە کە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە چ لەلایەن نوخبەی ناو پارتە سیاسیەکانەوە بێت، چ لەلایەن قاعیدە و جەماوەری پارتە سیاسیەکانەوە بێت، چ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت بە شێوەیەک لە شێوەکان یەکتر سڕینەوە هەیە، یەکتر تۆمەتبارکردن هەیە، لە نێوان کەوانەیەکە یەکتر ناشرینکردن هەیە، تۆمەت بەخشینەوە هەیە. ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان لە حاڵەتەوە وردە وردە بێ بە دیار ڕاستە توێژینەوە یەک نییە کە ئێمە پشتی پێ ببەستین، بەڵام ئەوەی ئەبینرێت بە ئاشکرا هەستی پێیەکری. ئەم شەوەمانەوەی ئێمە قسە لەسەرمە بکەین ئایا ئەم دیاردەیەکی ئاساییە ئەبێ هەبێت و لە ڕوویەکی ترەوەمانەوە قسە لەسەرەوە بکەین کاریگەری لەسەر دەرونی تاکەکان، ینی ئەو تاکەی مۆبایلەکەی بەدەستەوەی و بەناو فەیسبووکە ئەگەڕێت دوای سەعاتەیەتە دەرەوە ئایا هەر تاکێکی ئاسایی یان سەر و مێشکی مەشغوڵ کراوە فەوزایەک لە مێشکیا دروست بۆ بە شێوەیەک لە شێوەکان. من زیاتر ناڵێم ئەم تەوەرەمان بە میوانداری دوو میوانی بەڕێزە پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف قەرەشەتانی پسپۆری دەرونی زۆر بەخێر بن دکتۆر ماندوونە بن، پرۆفیسۆر یاریدەدەر نەزاکەت حسێن پسپۆری بواری ڕاگەیاندنی ئەوەش زۆر بەخێر بن سەرچاوماناتن. دکتۆر گەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، جەنابتان جگە لە زانکۆ کە بەرکەوتنتان لەگەڵ خوێندکار هەیە و لەگەڵ لە شوێنی شەکەتان بەرکەوتنتان لەگەڵ خەڵکە هەیە لە بواری دەرونیە بەدەست کێشەیەکەوە ئەناڵێنن لەسەر شاشەکان بە شێوەیەک لە شێوەکان بە بەردەوامی حزۆرت هەیە. هێندەی تۆ تێبینیت کردبێت ئەو زمانی ڕاگەیاندنەی قسەی پێ ئەکرێت، ئەو زمانەی کە لە فەیسبوک بەکارێنرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەگشتی، ئایا ینی حاڵەتێکی ئاسایە یان هەستەکەی بە شێوەیەک لە شێوەکان بەرەو فەوزا ئەچێت و کاریگەری خراپیشی ئەبێنە داهاتووە؟ بڵێ من پێشکی سپاس بۆ ئەم میوانداریە. بێگومان تۆ ناتوانانی ینی تامین گشتاندنێ بکەی بە هەموو قسە بکەین، بەڵام ئەوەندەی من کە سەیری فەیسبووکەکەم ئەوەندەی من چاو پێکەوتن لەگەڵ خەڵکەکەین زۆربەی زۆری ئەو کەسانەی ئەو زمانە بەکارێنن زمانی بازاڕە، نزیکە لە زمانی بازار، لە زمانی کەسێکی ناڕۆشنبیر، لە زمانی کەسێک کە هەست بە بەرپرسیارەتی نەنیشتیمانی نەدائینی نەنەتەوایەتی بکات. بڕابی جەنابی ئێستا لە کەناڵەکەی تۆ مەوضوعی تەڕحەکە لە ڕاتان چییە؟ ئەوەندەی شەڕەجنێوی تایە، ئەوەندەی وشەی ناشرینی تایە، ئەوەندەی قسەی بازاڕی تایە، ئەوەندە قسەی ڕۆشنبیری و ئەکادمی و زانستی فیتەڵکردنەوەیەکی کۆمەڵایەتی سیاسیتیان نییە. ئەمە دەرئەنجامی چیە بێ لە داهاتوە؟ ئێستا زۆربەی مناڵەکانیشمان فێری شەڕەجنێ بوون، فێری سوکایەتی لە لایەکی ترەوە لە جاران لە هەر وڵاتێکە هەر نەتەوەیەکە ئەگەر ڕەمزێ هێمایەکی نەبوو بێ شتێکی بۆ خۆی داتاشیوە بۆی هێمایە ڕەمزێکی هەبێت چەند ئینسان ئەگەر خوایەکیش نەپەرستێ ئەگەر لە لایەنی ئاینیشەوە بڕوادار نەبێ بەردێک دارێکی تاشی وەکرۆتی بە ڕەمزێ هێمایە تا لە لایەنی دەرونی و معنەویەوە ئاهێکی پیاڵی خۆی پێخۆشکە. ئێمە ئەوەی هەمان بوو ئەوەی کە ڕەمزێک بوو لە مێزووە هەمان بوو، چ لە بواری کەلتوری، چ لە بواری ڕۆشنبیری، چ لە بواری سیاسی ئاینی هەمووی خەریکی ئەسڕینەوە. بۆ نمونە کاوەی ئاسنگەر ئێمە تاماوەیەکی زۆر شانازیمان پێ و کوردە دوایی بوو بەزدحاک. سەلاحەدینی ئەیوبی هەموو عالم اعترافی پێکا کە لەو کاتەیە قەومیەت و نەتەوەی نەبوو، یعنی شتێک نەبوو فکری قەومینە لە ئەوروپا بوو لە شوێنە فکرێکی ئاینی هەبووە کە هەموو عالم شانازی پێوەکە ئێمە ئەڵێن چی بۆ کورد کردووە سڕیمانەوە. لە ناو شۆڕشی کووردا چەندەها کەس هەڵکەوت بوو، بێگومان ئەمانە خۆ مەلایکە دین بەشرن لایەنی سلبی و لایەنی جابیشیان هەیە، ئێمە هەمومان وەڵێن کەمال لله فقط، بەڵام ئەوانشمان هەموو سڕیەوەمان سوو کرد، کردمان بەخائین کردمان بەوە. یعنی ئێستا حیزبەکان شۆڕ بۆتەوە لەسەرەوە بۆ خوارەوە لایەن گرەکانیان لەبەری کۆنتڕۆلیان لەدەستداوە، یەک شتی مقدس نەما لە کووردا. ئێستا ئەگەر مێژووی کورد خوێنی چیە خوێنی تەوان، ینی من تۆ من نەوەی داهاتوو ئێمە شەرمەزاری نەوەی داهاتوو نەگەر نەوەی پێش ئێمە بە چنگە کڕی بێ لەناو ئەو هەموو نەهامەتیا کۆمەڵی ڕەمز و هێمایان بۆ هێشتینەوە.
بەڵام ئێستا تەنانەت قسە لەسەر ئاڵاش کرا دکتۆر کەوترا هاوبەشە لە نێوان هەمووانە من لە 7 دیسەمبەرە ئاگام لێ بوو چەندین پۆست کرا بوو کە ئاڵا هیچ نییە بەڵێ جەناب دەزانی مەسەلەی نەمە زۆر جارەڵین کورد ئێستا زۆر جار لە نەک لە فەیسبووکەکە لە تەلەڤیزیۆنەکانە کە مقابلی خەڵکەکرێ خەڵک تف لە کوردبوونی خۆی کات یعنی تۆ نەتەوەی خۆ بسڕیتەوە داوا لە دوژمنێکت دەکەی یا داوا لە کەسێکی نایارت دەکەیڵێ وەڵە بم پارێزە وەدا نانم بەرێ یعنی ئەمانە لەسەر دەرونی مرۆڤ زۆر قورسەکەوێتەوە نێمە موسایەتگارەکە تۆ شتێکی ئاسایی سەیریکەین دکتۆر بڵێن تێ ئەپەڕێ کاتیە نەخێر نەخێر ئەزانی چۆنە یانگەر تێش پەڕێت لە مستەقبلە کاریگەریە بێت من مەبەست بە زیاتر لەسەر دەرونی گەنجەکانمان و ئەوانەی کە وردە مناڵن و دێنە ناو کۆمەلگە و گەنجن و وەکو کوردەڵێ فامەکەنەوە ئەما بێ بەشێ لە کەلتور ئێمە جەنابێ دەزانی توێرێکمان هەیە لە بواری دەنووزانێت توێری لاساییکردنەوەی فێڵەن تەقلید یعنی ئەمە نابن بە نەمازجێت چونکە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی زۆر ڕۆشنبیر و تێگەیشتو نییە ئەوانەی زیاتر ئێمە ئەم تەکنەلۆجیاکە هاتە ناومانەوە لەلایەنی دەرونی لەلایەنی کۆمەڵایەتیەوە ئامادە نەبووین بۆ وەرگرتنی بۆیە خراپ بەکارهێنین بۆ لە ناوبرد بەڵێ بە خێرایی هات ئامادە نەبووین بۆ بەکارهێنانی لەلایەنی دەرونیەوە ئامادە نین ێسار کەسێکی فەیسبووکە و بۆ خۆی داخڵە بێ و کۆمنت یا قسەی ناشرین و جنێ و سوکایەتی و سوکردنی یەکتری تەواو لێ هاتوێستا زۆر کەس دەبێنن فەیسبووکی داخستەوە ئەڵێ هەشتە جنێ و سوکایەتی نەبێتی یان چەندین جار بیستومە ئەڵێ من ڕەیەکی خۆم هەیە ناوێرم باسی کەم ناوێرم لە فەیسبووکەکەی خۆمەوە کە ماڵی خۆتە ناوێرم بڵاوی کەمەوە لە ترسیەوەی جنێبەرەوەی ئێمە هەر لە مناڵیەوە مناڵەکانمان کە ئێستا گەورەکانمان و سەرکردەکانمان فێری یەکتر قوبوڵکردنمان نەکردوون فێری سڕینەوەی بەرامبەرمان کردو یا ئەبێ لەگەڵ من بی یا دوژمنمی کامە لە هیچ وڵاتێکی دنیا ڕیشەی هەیە تازە بەڵێ مەسەردە مناڵیە مەسەلەی دیموکراسیەت لای ئێمە ئەسڵەن هەر بوونی نیە من قەناعەتم نییە چکە دیموکراسیەت ئەگەر تۆ بتێم دەی بسپۆڕی خۆم ئەبێ لە مناڵیەوە زەرعی بکەیت ئەبێ باو گوێ لە مناڵەکەی بگرێت جلوبەرگەکە یاریەکە سەیرانەکان هەموو شتانەکان بەڕێی مناڵەکە و گوێی لێ بگرێت خانوە فرۆشێ ئەڕوا هەموو شتێکەکە بەبێەوەی گوێ لەکەن ئەمە دیکتاتۆریەت ئیتر تۆ چۆن فێریەکەی دیموکراسیەت پیادە بکە یا لەسەرەوە بێتە خوارەوە سپاس دەکەم دکتۆر بێگومان بدێم وڵات دکتۆرە نەزاکەم جنابتان پسپۆرەکەتان لە بواری مێدیایە یعنی گلەی زۆر لە کەناڵەکانی ڕاگەیاندنەکەیە وتێ کەناڵەکانی ڕاگەیاندن ئەنی من خەڵک ئەناسم ئەڵێ سەیری کەناڵی کوردی ناکەم هێندە بێت تااقەت بووم ینی هەر کەناڵێکەکەیتەوە دوو کەس لە تەنیشت یەک دانیشتون بە شێوەیەک لە شێوەکان یەکتر ئەسرنەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەڵێ من ینی بە شتێکی دروستی نازانم لە ناو ماڵەکەما هەبێت لە بەرچاوی مناڵەکانما هەبێت ئایا ئەمە مەترسی نییە بۆ سەر ینی ئەزمموی مێدیا و مێدیاکاری و کاری ڕاگەاندن لە کوردستانە کە زۆر بخایانێ 20 ساڵە تەمەنی مەبەستم لە بواری بینراوە حەزم کرد بینرا و سۆشال میدیاشی دوای بکەم بەڕاستی ینی من شتێک بۆ بە مۆرکم کە زۆر کەس نەقتم لێگرێ بەداخەوە هەندێک جار پسپۆڕەکانی بواری ڕاگەیاندنیش کە پسپۆڕێکی هەیە لە بواری ڕاگەیاندنا نەقد لە قسەکانی من ئەگرێ کە من کەسێکم ڕەشببینیەکم هەیە یان زۆر نەقدی ڕادیکاڵیم هەیە بەرامبەر میدیاکان و پێم وایە پێویستی بە چاکسازێکی ڕادیکاڵی و ڕیشەکێشی هەیە من ئەمەی کە ئەیڵێم لەسەر میدیاکانی کوردستان ئەوەیە کە جەنابەت ئێڵێ ئەوەیە کە من ئەڵێم با نەگەینە ئاستێک خەڵکی وەرگری کوردی ئێمە بچە سێری کەناڵەکانی دەرەوە بکات ئێمە نەگەینە ئاستێک کە وەرگری کوردی ئێمە بتۆرێت لە کەناڵەکانی ڕاگەیاندن کە کولتوری خۆمان بسڕێتەوە کولتورێکی نامۆمان بۆ نمایشکە بۆیە من بەردەوامم لەسەر ئەو نەقدەی خۆم و ئەوەی ئێڵێم لە دەرەنجامی توێژینەوەکانم لە دەرەنجامی پسپۆڕیەکەم لە دەرەنجامی ئەو ئەزمونەی کە لە وڵاتێکی وەکو ئەوروپا و لە چەندین لە توێژینەوەکانمان بەراوردم پسپۆڕیەکەت ئەزمونت لە وڵاتانی ئەوروپا تۆی گەیاندووە بە چ دەرەنجامێک بۆی گەیاندوم بە دەرەنجامێک بەڕاستی من ئەتوانم بڵێم ئێمە لە کوردستانە میدیاکانی ئێمە لە ئاستێکان کە لەوە ئەترسین بڵێن ئێمە ئەوە میدیایە بەومانە میدیایی کە خزمەت بە خەڵک بە ناسنامەی نیشتمان بە کولتوری نیشتمان بە مێژووی نیشتمان بە پەروەردەی نیشتمان بکە یعنی لە مەترسیەکان میدیاکانی ئێمە لە قەیرانێکان لە ئەتوانم بڵێم بەرەو ئەوە ئەڕۆین کە هەموو ئەمانەی نیشتمانی ئێمە لە مەترسیایە لە بەرامبەر میدیاکانی ئێمە ئەتوانم بڵێم میدیایەکمان ڕژبینیەکەت لەسەر بنەمایە ڕژبینیەکەم لەسەر بنەمایەکی بەراوردکاری ئەزمموی دیراسی خۆم کە من لە کاتی توێژینەوەکە بەراوردی میدیای ئەتوانم بڵێم ناڵم هەموو میدیای هەموو وڵاتان بەڵام لە هەموو جۆرێک لەو وڵاتانەی کە ئایا مۆدیلی دیموکراسی هەیە ئایا مۆدیلی
میدیای خەڵکی هەیە ئایا مۆدیلی دیموکراتی هێناومە بەراوردکاریم کردووە و لە دوایی ینی نەتیجە لە چیەوە دەرەکەی ئەوتانە قسەکانی جەنابەت ئەوتانە ئەو خەڵکی لەو سەرجادا بیدوێنە ئەوەتانە ئەو وەرگرانە لە هەرێمی کوردستانی تاک و تازەیە ئێمە لە هەرێمی ئێمە میدیا لە هەرێمی کوردستانە میدیایەک نەبووین بۆ خەڵک دروست بین بۆ خزمەت بە نیشتمان تا ڕادەیەک بۆ شێوەی کە دروست بووین ئەتوانم بڵێم ئێمە مۆدیلی میدیامان تا ئێستا مۆدیلێکی میدیایەکی حیزبی منافەسەیە میدیا هاتوۆتە ناو قەیرانەکان و میدیا هاتوۆتە ناو ململانیەکانەوە میدیا ئەوەندەی بۆ ململانیەکان ئیشەکە ئەوەندەی بۆ پارتەکان ئیشەکە ئەوەندەی بۆ خودە شخصیەکان و میزاجە شخصیەکانی شەکە لە هەرێمی کوردستانە بۆ خەڵکیشبێن کەناڵەکانی ڕاگەیاندن و مێدیا بەگشتی ینی وەکو چەترێک سەیری ڕاگەیاندن بکەین هەر لە رادیۆ و ڕۆژنامە و گۆڤار و تەلەڤیزۆن و تۆڕە کۆمەڵایەتەکان ئاڕاستەی کۆمەلگە بکەن یان کۆمەلگە ئاڕاستی ئەوەن ئەزانی چی خۆی ئەوە شتێکی دوولایەنەیە میدیا کاتێک ئەتوانێت لە خزمەتی کۆمەلگا بێت کە میدیا بزانێت کۆمەلگە چی پێویستە و چۆن ئیش لەسەر کۆمەلگە بکات میدیا لای ئێمە بووەتە ئامرازێک لە دەرەوەی کۆمەلگە ئیشەکە میدیا لە وڵاتانە ئامرازێکە چارەسەری هەموو لایەنی پەروەردەی و لایەنی کولتوری و لایەنی نیشتمانی و پاراستنی ئینتیمای نیشتیمانی و ئینتیمای کولتوری پێکرێ میدیا لای ئێمە ئایا بۆ ئەم ئامانجە دروست بووە ئایا بەم ئامانجە ئیشەکات ئایا هێڵێکی سەرەکی هەیە چەترێکی سەرەکی هەیە کە ئیدارەی میدیا بکە لە هەرێمی کوردستانە کە کۆد و یاسا و ڕێسایەکی بۆ دانابێت کە خزمەت بەماناکە بێگومان من دێمە وڵات بۆەوەی ینی لەسەر و خاڵانەی ئاماژت پێدا قسەی زیاتر بکەین دکتۆر باسی دەرونی تاکت کرد حکومیەوەی جەنابتان پسپۆڕەکەتان لە بواری دەرونیە ئایا ئەمە مەترسی ئەوەی لێ ئەکرێت نەوەی داهاتوو بە شێوەیەک لە شێوەکان نەوەیەکی شەڕەنگێز بێت نەوەیەک بێت تەسامح و تۆلەرەنس و یەکتر قبولکردنی نەبێت نەوەیەک بێت زیاتر گۆشکرا بێت بە زمانێک کە زمانێکی ڕقە زمانێکی توندە زمانێکە پێی خۆش نییە گوێ لە تۆ بگرێت لەگەڵی بیت کوڕی چاکی و کەسێکی نیشتیمان پەری وەرید لە دژی ئەو بیرەکەیتەوە تۆ خائینی ئەمە ترسی ئەوەی لێ ئەکرێت ینی حەزبەکانەوەتر ڕۆڵێکی سلبیان هەبوو بە شێوەیەک لە شێوەکان لەوەی خەڵکێکی وا دروستکەن ئایا ئێستا میدیا ئەواکە چۆنە مشکلەکە لێرە لەسەر کۆمەڵگا من پاڵپوس بۆ قسەکانی دکتۆرە لێرە میدیا ئەبێ ئەگەر میدیایەکی نیشتیمانی نیتمایەکی نەتەوەیی بێ ئەبێ بە دوای ئەو شتانەیە بگەڕێت کە تا هوشیاری تاک بەرزەکاتەوە تاک پێویستی بەچێ نەک حەزی لە چیە میدیا ئێمە کەوتۆتە چاڵێکەوە بە دوای ئەوە گەڕێ خەڵک حەزی لە چێ زۆر خەڵکێ نازانێت چی ئەوێ حەزەکانی لە دژی خۆشێت و لە دژی کۆمەلگاکەیەتی کەواتە یەکەم شت دەبێت کۆمەلگا میدیاکان لیژنەی ڕاوێژکاریان هەبێ پێداویستەکانی کۆمەلگا لەلایەنی دەرونی کۆمەڵایەتی سیاسی و کەلتوری هەمووی ئەمە گەشە پێ بابەرزی کاتەوە لەلایە لەلایەکی ترەوانێ ئێمە میدیای ئێمە لاساییەکی کوێرانەی میدیای وڵاتانی ئەوروپیەکەنەوە کە میزوێکی دوور و درێژیان هەیە ئەمە لەلایەک باشە تۆ لێرە ئێستا لە زۆربەی تەلەڤیزۆنەکان بە کەناڵەکەی بەڕێزیشتانەوە لەم کەناڵە هەمووی باسی گەندەڵیەکات هەمووی باسی ناحەقیەکە باسی پێشێلکردنی یاساکە باشە ئەمە من وەکو تاکێگە جاران لە گوندێکە بما ئاگام لە گوندەکەی دراوسێم نەبوو لەلایەنی دەرونی و مرتاح و نەمەزانی چی بێت بەڵام ئێستا جەنابە هەرچی گەندەڵی هەیە لە ڕێگەی شاشەکانەوەکی بە ماڵەکەی منە من بێکارەبایی بێ ئاوی بێ نەوتی ڕوبع معاشیم تحمل کردووە شەویش نایڵی بە ئیسراحەت خەوم ئەڵێ ئەمەngە دزی کرا ئەمەngە مافی خورا لەگەڵ ئەوەشا داواکاری گشتی لە وڵاتانی تر کە جەناب شتێ بڵاوەکەیتەوە لەوێ لێکۆڵینەوە ئەو بەرپرسە ورد و درشتی لەگەڵی خەنە سجنەوە لای ئێمە بای باڵی خۆی ئەیە کەس نییەم ڕاگەیان دەکەواتە سبینی ئێمە کە من تۆ حاجاتەکانی منە وروزێ هۆکارەکە ئەمەیەکە لە هۆکارەکان گوێ لەو خەمانە ناگرن کە لە مێدیاکان تەقیبا من ئەمە باسێکی گرنگە و سیرەکەی لایەنی بەرپرس نایەت بڵێ وەرە دکتۆر کەریم وەرە بۆن دکتۆرە نەزاکەت ئێوە تۆ هاوڕەکانت یانی چ اختراحێک پێشنیازێکتانەیە جولی ناگرێت قوربان ئێستا چەندەها بەڵگە بڵاو کراوەتەوە ئەگەر ئەم بەڵگانە ڕاستن ئەبێ ئەو بەرپرسانە ئێستا لە بەندیخانە بن ئەگەر وڵاتی یاسابی بەڵام لای ئێمە وڵاتی یاسا نین تاپڕچیەکە پێ ناگیرێت یاسا بەسەر فەقیر و داماوە تەطبیقەکرێت مناڵێک بە توێ دۆشاوی تەماتە مریشیەکەوەگرن و سجنیە هیوا شارێکی دزیوە کەس ناوێت پێ بەلا کەواتە میدیای ئێمە لاسایی ئەوروپا ئەکاتەوە کە ئەوروپا یاسا هەیە بۆ بەیانی محاسبە و لێپێچینەوە لەو ئاکا لای ئێمە کەس لێپێچینەوە کەواتە من وەکو بینەرێ کەوتومەتە بەندەمی دوو ڕێگە یا ئەوەیە بەدەست و قووەتی خۆم پەلاماری ئەو سەرچاوە بەم تۆڵی خۆم بکەمەوە کە مافنی خواردو کە ناتوانم
ڕێگەی دووەمم لە بەردەستان نییە بینێری ئێمە ڕێگەی دووەمە خۆی خواتەوە و هەر خۆی خواتەوە هەر پیشە قسەکردنە لە فەیسبوک بڵێ بەس سەر و دڵ دەگرێت لە فەیسبوک و جنێ و سوکایەتی و تەفریقکردنە لە دواییشا هیچ نەتیجەی نییە ئەگەمە حاڵەتێک کە لە توێرێکە هیچ زانایەکە ناوی ناوە توێری بێدەسەڵاتی بێهیوایی ئەگەیتە ئەو حاڵەتە کەواتە زۆربەی ئێمە ئێستا بێهیوا بۆ بێدەسەڵات بڵیچم پێ ناکرێت بە چاوی بەڵێ میدیا ئەمانی ئەزانی چۆنە مامۆستا دیگار من میدیا کە نتوانێت مشکلەکەم بۆ حەلکە مشکلەکەشم بۆ عرض نکات مادام تۆ باسی ئەوواکەی ئەمەنگەم بە حەقی تۆ خوراوە کە من یاسایەک نەبی حەقەکەم بۆ وەرگێتەوە پێم مەڵێ باشترا کەواتە بیە مستەمسەکان بەقانون ئەگەر ئەمە ڕاستی ژنێ ئەبێ لێ پرسیینەوە لەو میدیای بکرێت تۆ چۆن سەر و دڵی خەڵکەگری کەواتە لە هەردوو لایەنەکەەوە ئێمە زەرمان کردووە میدیای ئێمە بەرپرسانە ئیشی خۆی ناکات و لە هەمان کاتیشە ئەوەی ئیخاتە ڕوو علمیێتیشی تایە و یاساییشە بەڵام کەس نییە سێنی لێ پێشینەوەی لەگەڵاکە بەداخەوە داواکاری گشتی لای ئێمە ئەگەر بجوڵێنرێ بۆ کەیسێک ئیشەکە ئەجینا سەدان کێشە هەیە سەدان حەقی عامەیە هەموو مستەمسەکەی کەس لێ ناپرسێتەوە کەواتە من کە بزانم کەسێ نییە ئەم پارێزێ یاسایە نییە هەموو ڕۆژێک ئینجاوە بۆ مەسلەی لە تاغور پرسیارێکی زۆر جوانیان کرد و فەیلسوفی هندی گەورە بەڵێ چێ لە دنیا مرتاحە وتی من بە پێی عەقڵ و خبرەی خۆم کۆمەلگاکەم بە سێ توێژەوە توێژێکیان ئەوەن کە پێیان دەڵێن شێت و گوێ بە دنیا نایەن ئەوە زۆر مرتاحن توێژێکیان وەکو ئێمن کە هەموو شتەکان تەفسیری علمی و لێکدانەوەی خۆی بۆ ئەکاو ئەزانێ بۆ ئەمە واقعیش خەفەتی پێ ناخوا بەڵام توێژی سێم کە زۆرینەی خەڵکن قڕ بەسەر ئەوانە نەوەکو ئەوەی گوێی پێنێ ئەوەی کەڵن شێت و گوێ بە دنیا نایە نەوەکو ئێمەشە تەفسیر ئێمە توێژی ناوەڕاستین کە تووشی ئەو بەڵایە بووین کە هەموو ڕۆژێ برینەکانمان ئەکولێنە و چارەشی نییە تیماریشی نییە سپاس دەکەم دکتۆرە نەزاکەت دیسانەوە ینی دێمەوە سەر قسەکردن لەسەر سانسۆر لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان سانسۆر لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن ڕەنگە ئێسەیەکێ گوێی لە من بێ بڵێت ینی بۆ باسی سانسۆرەکەی نابێ سانسۆرە بێت دوو ڕەیە ڕەیەکەی پێی وایە کە کەناڵەکانی ڕاگەیاندن تۆڕە کۆمەڵایەتەکانە بێ ئازادیەکی ڕەها هەبێت چیت بوێ بڵیت چیت بوێ باسیکەی تەنانەت گەر بچێتە قاڵبی تەشیر و ناوزڕاندنیشەوە ڕایەکی پێڵێت ئەبێ سانسۆرێک هەبێت بەڵام سانسۆرەکە لەسەر بنەمای زانستی و ئەکادیمی بێ وە کەسانی شارەزا ئەمە بکەن نەک حکوومەت بۆ نمونەوەی نمونەی لە تورکیای بینین لە ئێرانی بینین تااقەتی نامێنێ فەیسبوک داخە تااقەتی نامێنێ پرۆکسی لەسەر تویتەردا ئەنێت ڕەئی تۆ لەم بارەوە چیە ئەبێت چۆن بێت خۆی ئەمە دوشتی جیاواز جارە تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیا ئەبێ بە جیا قسەی لەسەر بکەین میدیا بەرهەمی دەستگایە تۆڕی کۆمەڵایەتیش بەرهەمی دەستی خەڵکە ئەم دوانە دوشتی جیاوازن مەوزوعی سانسۆر جیایە و من هەموو جارەڵم سانسۆر هەیە و کۆنتترۆلی ڕێخستنی ژەیە هیچ وڵاتێک لە دنیا نییە لە جیهانە نە بە دیکتاتۆری نە بە دیموکراسی و میدیای ڕێک نەخست بێت ناڵێن کۆنتترۆلی کرد بێت بە تەواوەتی کە ئازادی کۆنتترۆلکە بەڵام نییە میدیا ڕێک نەخست بێت ئێمە لە ناو ئەم دوانە لە هیچ کامیانانی یعنی میدیا لە هەرێمی کوردستانە نەڕێک خراوە نە بۆ خزمەتی نیشتمان نەڕێک خراوە نە بۆ خزمەتی خەڵک میدیا کە کوردیەکانی ئێمە ئەگەر بیت و بەناو بابەتەکان و ئامانجەکانیان بڕۆی میدیاکانی ئێمە خزمەت بە نیشتمانەکەش ناکەن میدیای وڵاتان ڕێک خراوە ئەو میدیایی لە ناوخۆ ئەبێت خزمەت بە هاوڵاتی بوون کە بە هاوڵاتی دروست کە ئینتیمای بۆ نیشتمان و بۆ هاوڵاتی بێ هاوڵاتیەک دروست کە پێداویستیەکانی بۆ جێبەجێکە ئەو میدیایی کە ئاراستی ئەڵێت میدیا دوای حەزی خەڵکەوتووە نەک دوای پێداویستی بە دوای پێداویستی خەڵکە ئەبێ بگەڕێن میدیای ئەوەشی کە ئەینێرێتە دەرەوە میدیای ئەنێرێتە دەرەوە ئەو میدیایەیە کە خزمەت بە ئامانجی بە سیاسەتی نیشتمانەکەیە کە میدیایەکی ئاراستەکراوە ئەوێ لە دەرەوەی جیهان بێ ئێمە ئەم میدیانەی لە هەرێمی کوردستانە هەیە نازانی میدیایەکە ئاراستەکراوە بۆ دەرەوە یا میدیایەکە بۆ خزمەتی خەڵک نازانی ئەم میدیایە بە چ کۆدێکیشەکە من قسەیەکی ئەحمەد زاویتی پەیامنێری کەناڵی ئەلجەزیرە لە کۆڕێکا پرسیاریان لێکردوتیان ئایا کەناڵەکانی ئێمە لەگەڵ جەزیرە تەقلیدی جەزیریان کردوتینا زۆر بە پێچەوانیان کردووە دوبەی کەناڵێکی داناوە قسە لەسەر هەموو عالەمەکات مشکلەکانی دوبەی ون ئەکات خەڵکێک کە لە دوبەی دانیشتەوە ئەزانێتە هیچ کێشەیەکی نییە بەڵام هەموو عالەم وێرانە ئێمە کەناڵێکمان داناوە کەناڵەکان هەرچی ورد و درشتی کێشەکانی خۆمان هەیە ئەرزی ئەکات و ئەیدا بە دەرەوە بەڵام باس لە هیچ وڵاتێک خاڵێکی سلبیە چونکە تۆ نیشتمانەکە وا لەو هاوڵاتی خۆتکەی وەکو دکتۆر ئاماژەی پێکرد بێ ئومێدت کردووە هیچ چارەسەرێکرد نەماوە هەموو شتێکی پێ ئەڵێ حەلیشی میدیا ئەبێ حەل بدا بەدەستەوە میدیا ئەگەر دەسەڵاتی نێ نابێ قسە لەسەر گەندەڵی بکە ئەبێ دەسەڵاتی هەبێ چارەسەری گەندەڵێکە بکە جۆرە لە ئەگەر ئەخر ئێمە بە ئەم قسەیە تۆزە قورسە بیکەم
لە وڵاتێکە نە سیستم ڕێک بێ و نە یاسا ڕێک بێ و نە دەسەڵات ڕێک بێت و نە سیستمی پەروەردە ڕێک بێت و نە هیچ سیستمێکی حکومڕانی دادگایی ڕێک بێ بین لێرا میدیا ڕێخێن گوناحەیە مەقسە لەسەر میدیاشکەین ئەبێت تۆ تێکڕای سیستمەکان ڕێکخی اینجا بێت و میدیا ڕێکخی لەبەرەوە ئەمە یەکێکە لە مشکلەکانمان مۆزوعی سۆشیال میدیا زۆر زیاتر ینی تاکێک ڕەنگە گرنگ نەبێ بەلایەوە ئەمڕۆ حکوومەت کۆبۆتەوە یا کۆ نەبۆتەوە بەڵام بەجددی گرنگە بەلایەوە چکە کەناڵەکە لە ماڵەکەیەتی دانیشتۆ بە دیارەوە ئەو خواردنەیە و کەناڵە حازری کردووە لە ئەوەی ئەوترێت ینی مەتبەخی هەواڵەکەی لە نیوزڕومەکەی دەرخواردی خەڵکی ئەدا کەواتە هەست ناکەی ئەبێ میدیا پێش زۆر سیستمی تر ڕێک بخرێتەوە میدیا ئەبێ ڕێک بخرێتەوە بەڵام میدیا بێ سیستمێک ڕێکی خا ئەبێ لەسەرەوە بردێکی بۆ داندێ ئەبێ بەپێی سیستمی نیشتمان ئامانجی نیشتمان چیە ئەگەر تۆ جارە سیستمێکت هەبێ لەسەرەوە پەرلەمانێکت هەبێ لەسەر حکوومەتێکت هەبێ لەسەر هێڵە سەرەکیەکانی نیشتمانی دیاری کرد بە ئینجا میدیا بێنی بەپێی ئاراستی ئەوە دیاریکەیت لە دەرەوەی ئەوە باس لە سۆشیال میدیا کرد سۆشیال میدیا بابەتێکی جیاوازە لە میدیایە بەڵام میدیایەکی دەستی خەڵکە ئەوەی لە سۆشیال میدیا دەرەچێتەوە نمایشەکرێ ئەوەیە تعبیرێکی گزارشتێکە لە ناخی ئەو خەڵکەی کە لە دەرەوە هەیە ئەوەی لە سۆشیال میدیا ئاسایی نییە بەڵام ئێمە مادەم سۆشیال میدیا بەرهەمی دەستی هاوڵاتیە و هیچ سانسۆر و فلترێکی لەسەر نییە کەواتە گزارشتێکە لە بیرکردنەوەی خەڵک لە ئاستی ڕۆشنبیری خەڵک لەو کولتورەی کە ئێستا لەسەر شەقامایە لە وڵاتانێکی ترابۆ نمونە من لە ئەوروپا سۆشیال میدیای فرێندەکانی ئەوروپیم جیاوازتر گزارش لە خۆیەکە لە سۆشیال میدیای فرێندەکانی دواپەیامم ئەوەیە بەڕاستی ئێمە میدیا ڕێکخەین یان نەمان بێت یا ڕێکی خەین باشە ڕێکی خەین بەو ئاراستەیە یا خزمەت بە نیشتمان کات و خزمەت بە هاوڵاتی وڵای ئیتر ئێمە پرۆژە هەبووە قسە لەسەری کراوە بەڵام ئەگەر گوێ ناگیرێ دوجار ئەگەینە حاڵەتێک کە بەڕاستی ئێمە من لەوە زیاتر بێ ئومێدم ئێمە شپرزین لە زۆری و بۆری کەناڵەکانە من ئاماژەم بەوە کرد بەپێی داتایەکی مامۆستایەکی ئەڵمانی نۆ ئەوەندەی ئەڵمانیا ئێمە رادیۆ تەلەڤیزیۆنمان هەیە یعنی وڵاتان قورسترین شت لەلایەن ئیدارەی میدیایە یعنی خۆشە بۆ هەرێمێکی 4-5 میلیۆنی بەم بچووکێ نۆ ئەوەندەی وڵاتێکی وەکو ئەڵمانیا رادیۆ تەلەڤیزیۆنی هەبێ نە یاسای بۆ دانابێ نە ڕێخستنی بۆ دانابێ نە چاودێری بۆ دانابێ نە هیچ کۆدێکی بۆ دانابێ و بشێوێ بێ میدیا تاوانبارکەم دکتۆر لە یەک خولەکە داوای لێبوردنەکەم وواڵم بەڵام کاتەکەم هەریەندەیە لە یەک خولەکە پێم بڵێ ئەبێ میدیای کورد وە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەبێ چی بکەن پەیامێک بۆ خاوەن کەناڵەکان و پەیامێکیش بۆ هاوڵاتی وڵا ئەگەر ئیشەڵا پەرلەماندانرایەوە بێ یەکەم ئیشیەوە بێ یاسا بۆ فرەزنی دانەنێت چێتن لە کەرکوب مارەیەکەن هیچ حەلیلە بۆ جگەرە کێشان داینێن هەمووی لەو لاوە لە ساڵۆنەکە جگەرا کێشن یاسایە بۆ ڕاگەاندن دانیان هێڵی سوور دابنێن کە هیچ وڵاتێکی دنیا لەو ئەمریکایە ڕێن نایەن شتێ بڵاو کرێتەوە کە پێڵێن ئەمنی قەومی چکە هەموو کەسێ سەربەستە من ئازادم لە ماڵی خۆم چیەکەم بەس کە گەشتە ئازادی تۆ پێشێلکردن مافم نامێنێ حڕێتی مطلق نەمن لە لای کتێرۆبی لەوە بکەنەوانێ با ئێستا لە هەر وڵاتێکی دنیا بۆ سەدان سنتەری تێژوینەوەی لێکۆڵینەوەی زانستی دەرونی و کۆمەڵایەتی و کەلتوری ئەکرا وڵاتێکی وەکو کوردستان ئەگەر لێکی بیتەوە 5 میلیۆن 6 میلیۆنیش بێ ئەگەر نەڵێم گەڕەشیەکە قەزایەکە ناحەیەکە لە سین لەگەڵ ئەوەسا سەیری کۆکوشتن خەڵک کوشتن ئیدمان لەسەر مخدرات نەخۆشی دەرونی ئەمەندە زۆرە بڕواو ببێ ینی لە حاڵەت و کەیس و حاڵەتێکی زۆر خەتەر و مەترسیدارە ئەبێ بۆ پاسۆڕۆژی وڵاتەکەمان بین لەمانە بکەینەوانە و ئەبێ لە ڕاگەیاندنەکان داواکەم لە ئێوە دەست پێ بکەن لیژنەیەکی ڕاوێژکاری دابنێن ئەو شتانی پێشەوەی بڵاویکەنەوە ئەمانە بیبینن بۆ زمانی بۆ کەلتور بۆ دەرونی بۆ کۆمەڵایەتی زەرەری هەیە من یەکێ چوم لە نەخۆشخانەکانی ئێرە وتیان تکایە شتێ لەسەر ئەوە بکە ڕاگەاندنەکان هەتاوەکو ئێستا دەیان مناڵ و سەدام مناڵ کوێر بووە بە شەڕەتیر منە مسەلسالانە بڵاو نەکەمەوە عدوان و شەڕ و تند و تیژی و ناحی ئیساری جنسی و هەموو ئەمانە کۆمەلگای کوردی تاگەکان خاتە مەترسیەوە ئێمە هەزار دەلاقەمانتیا بە ئەمەش دەلاقەیەکی تر نەبێت زۆر سپاس خۆزگە کاتەکە زیاتر بووە شتی ترە بۆ قسەی لەسەر بکەین پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف خەرەشەتانی پسپۆری دەرونی پرۆفیسۆر یاریدەدەر نەزاکات حەسیان پسپۆری بواری ڕاگەاندن زۆر سپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بینەرانتان بەخشی ئەزیزانم ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم ستافە جوانە لە شاری سلێمانی و شاری ئەولیا قبول بکەن سپاس بۆ ڕێستۆرانت و هۆتێل حەلواچی سپاس بۆ ئێوەش ماڵتان ئاوادان بێت